الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە برژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارە لە ئاخر شەوی بەرنامەکەتان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە. خۆشەویستانم، ئاخر شت کە باسی بکەین فریشتەکان و بەهەشتی خودای گەورەیە. طبعا ئینشاء الله ئێمەش لە بەهەشتیان نەبین. ئینشاءالله خوا لەو زەحمەتی و لەو ئاگر و ناڕەحەتەی کە دوێنێ شەو باسمان کرد، ئینشاءالله خوا نەجاتمان دەداتن. چەند خۆشە هەمومان بچین لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بچینە باشت. الله ئەکبەر. دەزانی یەکەم کەس کە لە دەرگەی بەهەشت دەداچێنە محەممەد المستەفانە صلی الله عليه وسلم. کاتێک ئەو هەموو خەڵکە مسلمانە، ڕۆژ و گراس، ساڵحە، ڕێک و پێکە، مولتەزیمە لە خوا سولحاوە، کاتێک کە قوتاریان ئەبێ لە مەحشەر، کاتێک قوتاریان ئەبێ لە پردی سیرات، هەموو لەو بەری ئینتیزار دەکەن حتا پێغەمبەری خوا دێ صلی الله عليه وسلم. کاتێک کە پێغەمبەری خوا دێ لە دەرگەی بەهەشت دەدا، کە لە دەرگەی بەهەشت دەدا دەڵێن چێیە؟ دەفەرمێ منم محەممەد صلی الله عليه وسلم. دەفەرمی والله یا محەممەد، ئەمرم پێ کراوە هەتا تۆ نەیتە ژوورەوە لە دەرکە لە کەس نەکەینەوە. الله ئەکبەر. حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دەرگەی بەهەشت نەدا، دەرگەی بەهەشت نەکاتەوە نەستە ژوورێ، یەک کەس لە بۆی نەبێتە ژوورێ بۆ ناو بەهەشتدا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ کەسێک ئەبینم دەوێت پێشە من بستە ژوورێ، دەبێەوە چ کەسێک بێت جورئەت بکە بیەوێ پێش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بستە ژوورێ. ئەویش کەسێکە دایک یەتیمێکە، چەند منداڵێکی ماوە، لەسەر ئەو منداڵانە بە حەیا و بە ناموس دانیشتووە، بە سەربرندی و بە ڕووسپیاتی ئەو منداڵانێ بەخێو کردو، حتا هەمووی بەڕێکردوونە و ئینجا مردیە. ئەو کەسە سبحان الله لەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەچێتە باشت. و مەلائیکەتەکانیش سبحان الله لە ئیستقبالی ئەهلی بەهەشتیان دیان سەلام عەلەیکم طبتم بما صبرتم فنعم عقبى الدار. سەلامی خواتان لەبێ. یەک سەلام لە مسلمانەکان دەکەن. سەلامی خواتان لەبێ کۆمەری مسلمانان. سەلامی خواتان لەبێ کۆمەری ڕۆژ و گوران. سەلامی خواتان لەبێ کۆمەری خێرکەران. هەر یەک بە کۆمەڵ هەر یەکە بەرەو ئەو دەرگای دەستە ژوورێ کەوە ئەو خێرەی کردووە. ڕۆژ و گوران لە دەرگای ڕەیان دەستە ژۆرێ. لەو دەرگایە خەڵکێکی زۆر لە مانجی ڕەمەزان ڕۆژیان گرتووە، ساڵح بوونە، ڕێک و پێک بوونە، تۆبەیان کردووە، تۆبەکەیان نشکاندووە، هەتا بە خزمەت خوای گەیشتون. ئەوانە سبحان الله لە دەرکەی ڕەیان ئەیان بەنە ژۆرێ. ئەوەکانیت کەس هەر یەکی بەو دەرگایەی کە بەخۆی قابلیەتی هەیە لە دەرگای شەو نوێژ دەستە ژۆرێ، هەیە لە دەرگای سەدەقە و خێرات دەستە ژۆرێ، هەیە لە دەرگای جیهاد دەستە ژۆرێ، هەیە لەو کەسانێک کە شەهید بوونە لە پێناوی خوا لەو دەرگانە دەستە ژۆر. میم هەر هەشت دەرکەیە، لەها ثەمانیەتە ئەبواب، هەشت دەرکەی لێیە، هەر دەرگە و کۆمەڵە خەڵکەیەکی لێ دەستە ژۆرێ. دا سبحان الله کاتێک کە ئەو مەلائیکەتانە لە هەموو دەرگایەک لیان ئەسنە ژۆرێ. والمەلائیکەة يدخلون عليهم من كل باب. لە هەر هەشت دەرگای سبحان الله مەلائیکەتەکان لیان ئەسنە ژۆرێ. یەک سەلامیان لێ دەکەن سەلام عەلەیکم. سەلامی خواتان لەبێ کە سەبر و ئارامتان کرد، کە تەحەمولی زەحمەتی و ناخۆشی دنیاتان کرد، کە تەحەمولی تێنیتی و برسێتی ڕەمەزانتان کرد، کە تەحەمولی نرکە و ناڵە و ئێش و ژانی عەزابی نەخۆشیەکانتان گرت، کە نەخۆشی کە سەبر و ئارامی ناڕەحەتی دنیاتان گرت، سەبر و ئارامتان کرد کە گوناح نەکەن، سەبر و ئارامتان کرد کە تووشی هیچ گوناحێک و حرامێک نەبوون. ئێستان سەلامی خواتان لەبی فەرموو با جێگەی خۆتان پێنیشان دەین. جا هەر کۆمەڵە کەسێک و مەلائیکەتەکان لە خزمەتیاندانە و ئەسن ئەو شوێنانیان پیشان دەدەن کە لە بۆیان دیاری کراوە. سبحان الله. دەبێت چەند خۆش بێ ئەو بەهەشتە. یا رب العالمین دەبێت چەند سازگار بێ ئەو بەهەشتە. سبحان الله. پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام، خوا ئەفەرمێ ئەعدەدت لعیبادی ما لا عین رأت
ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. سبحان الله، هیچ چاوێک جوانی وای نەدیتووە، هیچ چاوێک خۆشی وای نەدیتووە، هیچ چاوێک جێی ئەوها خۆش و بەلەزەت و سازگار و فێنچی نەدیوە، هیچ جێیەک جێی لێ نەبووە، هیچ حکایەت خوانێک نەیتوانێ بیژێرتەوە کە شوێنێکەیە ئاوایە ئەو کەس جێی لێ نەبووە، بە دڵ و خەیاڵی هیچ کەسێکیشدا نەڕۆیشتووە. ئەو شوێنێک کە خوا ئامادەی کردووە، فيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون. الله أكبر. ليتي أوي كدل حەزی لێیە، ئەوەی کە دڵتان ئارەزووی دەکا، ئەوەی حەز و ئارەزووتان لێیەتی، ئەوە لێیەتی لەو شوێنەدا، لێیەتی ئەوەی کە چاو پێی خۆشی ئەبینی، کە چاو لەزەتی لێ ئەبینی، ئەو بەهەشتەی لێیەتی و پاشەوە ئەنتم فيها خالدون. الله أكبر. و ئێوە تێدا هەتایە دەمینێنەوە. جا بۆیە یەک لە مەلائیکەتەکان بانگ دەدا دەرێ هۆ خەڵکی بەهەشت، ئیمڕۆ تازە ژیانە و هەتای مردن نما، ئەوڕۆ سەحەت خۆشیە هەتایە نەخۆشی نما، ئەمڕۆ خۆشی و خۆشگوزەرانیە هەتایە ناخۆشی نما. الله ئەکبەر. خۆزیە ئێمەش کەسێک یەکێک بین لەوانە کە ئەو دەنگ و سەدای ئەهلی بەهەشت دەبیستین. جا بەهەشت سبحان الله هەیە قەسر و قسووری زۆر گەورە، هەیە خێمەیە، هەیە ڕووباری سازگاری زۆر خۆش. سبحان الله ئەوەندە منزەری جوان، ئەوەندە شاخ و داخاوی کەسکایی، ئەو هەموو تیر و توارە جوانان ناخوێنن، ئەو هەموو دارە بەرز و بڵند و جوانانەی تێدا یا ڕەبی هیچ منزەرێکی دوولیان ناگاتە یەک دیمەنی بەهەشت. هەموو دنیا بگەڕێ کە دەڵێن خۆشترین شوێن لە دنیاس، کە دەڵێن سویسرا یان کشمیرە نازام دەرن، ئەوانە ناویان لێنا جەنەت الله علی الأرض، ناکان نیو دیمەنی ڕوبع دیمەنێکی بەهەشتیش. بەهەشت بەڕاستی زۆر خۆشە، بەڕاستی خوا جوانی ڕازاندیتەوە. سبحان الله حتا ئەگەر یەک چەفیەی سەری حۆریەکان، ئەو چەفێک کە حۆریەکان لۆ جوانی لە سەریان ئەکەن، تەنها یەک چەفی حۆریەکان بە ئەهلی دنیاە پیشان بدرێ شەوقی ڕۆژ دامینێ لە بە جوانی ئەم چەفیەیە. سبحان الله ئەگەر یەک چەفیەی سەری حۆریەکی چاو جوانی لکە ئەگە بە ئەهلی دنیای پیشان بدرێ ڕۆژ شەوقی نەمینێ، یا ڕەبی دەبێت چه جوانێک بی، دەبێت ئەو حۆریانە چه جوانێک بن، دەبێت ئەو دیمەنانە چه جوانێک بن یا ڕەبی. ئەوجا ئەو مەلائیکەتەش لە خزمەتیاندان، ئەو مەلائیکەتەش خزمەتیان ئەکەن. سبحان الله ئیتر هەر کەسێک کە دەچێتە بەهەشت شوێن و جێگەی خۆی لە بۆ ئامادە کراوە، حەسە بە دەرەجاتی خۆت، حەسە بە عیبادەتی خۆت، حەسە بە ماندیبوون و هەوڵ و کۆششی خۆت. ئەوانەی زۆریان خۆماندی کردووە سبحان الله، ئەوانەیان دەرەجەیان عالیە، ئەوانە لە فیردەوسی ئەعلانە. ئەو کەسانێک کە قورئانیان لەبەر کردووە مەلائیکەتەکان دەزانین چی پێ دەڵێن، دەفەرمن ئیقڕە وەڕەتیل وەرتەقی، بخینە و بە جوانی و بەسەریش کەوە، فإن مكانك آخر آية تقرأها، شوينت آخر آية كلبرتا. سبحان الله زاهي هم قرآن لبرا حتى كالفردوس الأعلى جيرنابي كفردوس آخر حفتمين طبقي بهشتو لبن عرشي خواي قوريا، هشتمين طبقي بهشتو يعني آخر هشتمين بهشتو لبن عرشي خداي قوروايا. سبحان الله لهمي خوش ترى لو پیغمبري عزيز بان صلى الله عليه وسلم ده فرمي إذا سألتم الله الجنة فاسألوا الفردوس فإنها أعلى الجنان. فرمي أقل لخوا بارانا وكوا بهشتان بداتي داوای بكن فردوستان بداتي تكوا فردوس سروي هر همو بهشتي كانوا ولا هموش وين كانش خوش ترى باشان جنتي عدن دي دوا بهشت كان جنة المأوى دي همو بهشت كان یەک لەیەکی خۆشتر و بەتامتر و بەلەزەتتر و خۆشترن، بەڵام فردەوسیان لە هەر هەمیان خۆشترە. هەموو خەڵکەکان حەسە بە دەرەجەی خۆیتیان، هەر یەکە بەقەدەر هیمەتی خۆی، بەقەدەر ئەعمالی خۆی، بەقەدەر خێری خۆی، بەقەدەر ئەوەی کە پێشکەشی کردووە لە دنیا. سبحان الله دەستە بەهەشتێ. تۆ ئەگەر یەک سبحان الله زیاد بی لە برایەکت زێت خۆشترە کە سبحان اللهەکی لە تو کەمترە. کەسێک کەوا شەونوێژی کردبووی جێی خۆشترە لە کەسێک کە شەونوێژی نەکردبی، کەسێک کە قورئانی ختم کردبێ جێی خۆشترە لەو کەسێک کە قورئانی ختم نەکردووە، کەسێک کە نوێژی چێشتانی کردبی جێی خۆشترە لە کەسێک کە نوێژی چێشتانی نەکردووە، کەسێک کە خێر و سەدەقە و پیاوەتی و چاکەی کردبی جێی خۆشترە لەو کەسێک کە سەدەقە و خێر و چاکەی نەکردووە. جا ئازیزانم بەڕاستی ئەو دیمەنە خۆشانە،
ئەو مەلائیکەتانش خزمەتی ئەم خەڵکە دەکەن. سبحان الله کەئسی ئاوەکان هەمووی زێڕن. سبحان الله ئەم کانیە جوانانە ئەبینی، ئەو کانیە جوانە ئەو ئاوەی لێ تێ دەرێ. سبحان الله منزەری کانیەکە دڵدەفرێنیتن. ئەو کاسە زێڕەش دانرایە کاتێک کە مەلائیکەتەکان لۆت پڕ ئاو دەکەن و ئەی خۆیەوە. سبحان الله لەو ئاوە خۆشەی، سبحان الله لەو ئاوە بەتامەی. ئەمە چ ئاوێکە؟ ئەمە شەرابی بەهشتیانە. ئازیزەکەم ئەگەر برسید بوو چ حەزت لە چییە؟ حەزت لە گۆشتی چ تەیرێکە؟ حەزم لەو تەیرەیە. تەیرەکە دێتە خزمەت و دەرێ بەیندەی مسلمان من لە خزمەتت دام، یەکسەر سۆر ئەبێتەوە بەو شکڵی کە تۆ ئیشتیها لێیە. ئیتر تێر لەم تەیرێ دەخۆی. ئیتر حەزت لە چییە بخۆی؟ حەزت لە شەرابە؟ حەزت لە گۆشتە؟ حەزت لە چییە بخۆی؟ وفيها ما تشتهيه الأنفس أوي دلت عزيزك أوي نفس الدوي ليتي هرتس الدوي ليتي حز لي بياسيك بكي بودي من زوانانا هستا أوام مملكتي تويا، هستا أوام ملكي تويا، حتى تصاو حكم دكا ملكي تويا. سبحان الله سبحان الله. لو خوشي آخر كس كديتا بهشت أو كوتاي بيدايم آخر كس كديتا بهشت كأوندا عزيتي خوارد للجهنم، أوندا نركو نالي ديتي للجهنم. بوي ترجو كاتي كديهين ندري أول زاري للجهنم لبن سيبري دارشي دادن خني دبي أخش خواي جان كرا خو من نزاتن بو لو نركو نالو ناخوشي لبن دارك دادن شي الله لو خوشي خوايا أو تسن خوشا تماشا باشي ماوەیەک دەبینی دارێکی کە لەو لای کوور گەلک دارێکی جوانتر و جێیەکە خۆشترە زۆر لە خوا داوا دەکە دەنووزێتەوە خوای بم بە بن ئەو دارەی خوای بم بە بن ئەو دارێ خوا پێی دەرێ ئەدێت و ئەوە چەند ساڵە هاواری من دەکەی دەرت بینم لە جەهەنەم ئەوە نەجاتم دای هاتیە دەرێ ئێرە بەس نییە دەرێ خوای بەس بم بە بن ئەو دارێ داوە هیچ کە لێ ناکەم وعد دەیبەنە بن دارەکەیت کە الله بەڕاستی ئێرە فێنکە خۆشە بەڕاستی ئێرە جوانە ئەو هێشتان بەهەشت نییە شتا ناتیتە باش دێ ئەوە لە دەرەی باش دێ کاتێ لە بندارەکەی چەند ساڵێک ئەمینێتەوە الله ئەکبەر بەڕاستی خۆشە چێی لێ دەبی کورە ئەوە بن دیواری بەهەشت بۆنی دێ الله بۆنی بەهەشت 500 ساڵە ڕێ دەڕوا 500 ساڵە ڕێ بۆنی بەهەشت دەڕوا یا ڕەبی خوایە دڵم فڕی خوایە دڵم فڕی بۆ بەهەشت خوای من بە بەهەشت هەلە بن دیوارەکەم دانێ لە بن دیوارەکەم دانێ ڕازیمە خوای گەورە ئەچی لە بن دیوارەکەیدا ئەنێ چەند ساڵێک لەوێ ئەبێت دەمینێتەوە دەنجی لە قاقای پێکەنینی ئەهلی بەهەشتیان دەبی دەنجی لە زیری وەزیری بولبولی ئەهلی بەهەشتیان دەبی دەنجی لە دەنگی لە تافگەی ئاوی سازگاری بەهەشتیان دەبی شێت دەبی دیسان لەخوا دەپارێت و دەرێ خوایە بەس بم بە نەهم بەهەشت پشت دیوارەکەی کە قەیناکەی هیچ ڕازی بە من بە هیچ زەیەکیت کە دەرکەی دێ ئەکەنەوە دەرێن فەرموو بڕۆ ژۆرێ کە دەستە ژۆرێ مەلائیکەتێک ئیستیقبالی دەکا و زۆر بەخۆشی دەرێ فەرموو با لە خزمەتت دابم قائیمەکی دەدەنە دەستی دەرێن ئەو وەرەقە بنووسە چت دەوێ لە بۆ خۆت هەتا بدەیدێ هەرچم دەوێت دەرێ هەرچت دەوێ بنووسە دەنووسی ئەو شاخەم دەوێ ئەو ڕووبارەم دەوێ ئەو کانیەم دەوێ ئەو دارم دەوێ ئەو خانیەم دەوێ ئەو قەسرم دەوێ ئەو ژنەم دەوێ هەموو هەر دەنووسی پاشان دەیداتەوە مەلائیکەتەکە دەرێت تەواو نووسی دەرێ نووسیم ئەوەندە زیاترم ناوێ دەرێ زیاترم ناوێ ئەی بەنە عوزور خوای دەرێن یا ڕەب العالەمین ئەم عەبدەی تو داوای ئەوەندەی کردیە دەفەرمی بڕۆن دەقاتیت کەشی لۆ زیاد کرد دەرێ خوایە گیان ئەو بەڕاستیتە بەڕاستی لە دەقات زیاتر دەرێ فەرمی بەڵێ بەڕاستی بە و دەقات لەوەندەی زیاتریشی بدەنێ جە ئازیزانم ئەو ئاخر کەس کە لە جەهەنەم دێتە دەرێ ئەوەندە ڕازی بکەن ئەوەندە قەدری بگرن ئەوەندە لە خۆشی دابی ئەوەندە عەتای بدرێتێ ئەدی ئەو کەسانی کە بەردەوام جەهەنەمیان نەدیتیا یەکسەر هاتینە ناو بەهەشت لە ناو خۆشی بەهەشت عەیش و نۆش دەکەن دەبی ئەوانە دەرەجەیان چەند برزبی وەخەسەتەن ئەگەر لە فیردەوس العەلابی لە خزمەت محەممەد المستەفابی الله ئەکبەر دەبی چەندە خۆش بی ئازیزانم وەسفی بەهەشت تەواو نابێ خۆشی بەهەشت تەواو نابێ بەڵام مەردی خوابن ئەو بەهەشتە مەدۆڕێنن مەردی خوابن پاش ڕەمەزانیش ئەو بەهەشتە لە قیسە خۆ نەداین ئینشاء الله با مەوعیدی ئێمە و ئێوە بەهەشتی بەرین و فیردەوسی العەلا بێ والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.